بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە خۆتان ئەوڕۆ هەموو کەس تابعی دەکرد لە کوردستان ئەو گۆڕانکاری خێرایی کە لە ئەفغانستان ڕوویدا، ئەو خێرا هەرەسێنانی موسساتی عسکەری و سوپا و تقریبا وەزان باسی لەوەی دەکرێن کە 250,000 تا 300,000 ینی سەربازی هەیە سوپای پاکستانی. ئێمە بینیمان چۆن ئەو سوپای بە خێرایی هەرەسی هینا بەرامبەر تاڵیبان. بێگومان مەوزوعی ئیقلیمی زۆر تێدایە، پاکستانی تێدایە، قەتەری تێدایە، ئێرانی تێ ئاف و ئەمریکای تێدایە، معنی خەڵکی زۆر تێدایە. من خۆمان لەسەر مۆزوعانە قسە ناکەین چکەوە اختصاصی من نییە. ئەمە باسی گروپی نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی دەکەین کە ئێستا ئەم گروپە لە بینی ئێران، ئەفغانستان، پاکستان هاتوچۆ دەکەن. ئەم گروپە تقریبا باس دەوەی دەکەن تا نزیکەی 600 ئەندامیان هەیە، زۆربەی کوردن، ینی زۆربەی کوردن، کوردی زۆربەی کوردەکانی عراقن، کوردی ڕۆژهەڵاتیشان تێدا، دواتر بە پلەی سێم کوردی ڕۆژئاوا، دواتر کوردی باکوور، ینی بە پلەی یەکەم کوردی کوردستانی عراقی تێدایە. ئەم گروپی نەوەکانی سەلاحەدین ئەیوبی بناغی دروستبوونیان لە هەرێمی کوردستان بووە لە سەردەمی ئەو ناکۆچی، ینی تقریبا لە ناوڕاستی نەوەتەکانەوە لەلایەن تەحسین عەلی عەبدولعەزیز کوڕی ڕابەری کۆچکردووی بزوتنەوەی ئیسلامی کە دەکاتە برای شێخ عیرفان عەبدولعەزیز کە ئێستا ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامیە. بەڕێزان، گروپی نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی زیاتر ئیش لەسەر مەسەلەی عەقیدە دەکەن، مەسەلەی عەقیدە و وەلا و بەڕا و مەسەلەی دارولکوفر و دارولئیمان و مەسەلەی جیهاد و قتال و ینی زیاتر خۆیان لەسەر خۆ پەروەردەکردن ئیش دەکەن. ئەم گروپەشی صرف وڵێ قیادەکەی کوردیە، ینی زۆربەی کوردین، کوردی عراقن قیادەی دەکەن. دوای ئەو کە تەحسینی مەلاعەلی بەهێرشی فڕۆکانی ئەمریکا کوژرا لە ناوچەی وەزیرستان، برایشی سەرپەرشتی ئەو گروپە دەکات بە ناوی سامان، برای گەسکیان. ئێستامە لە ساڵی 1994 تەحسین عەلی عەبدولعەزیز گروپێک دروست دەکات بە ناوی گروپی شەهیدان، یان هێزی شەهیدان، چۆن وەکو هێزی حەمزە هەبوو مامۆستا عەلی باپیر سەرپەرشتی دەکرد، هێزی دوو سۆران هەبوو لە مەنتقەی سۆران سەرپەرشتی دەکرا. ئەو هێزێکی دروست کە تایبەت بەخۆی بە ناوی هێزی شەهیدان. ئەو هێزی شەهیدان بناغەی دروستبوونی ئەو گروپەیەک ئێستا لە هاوشێوەی تاڵیبانن لە مەنتقەی وەزیرستان و مەنتقەی پاکستان و هەتا لە ئێرانیش لە هەندێک مەنتقەی سنە و کرماشان و ئەوان دڵێن هەنا وجودیان هەیە کە زیاتر ئیشی ئوسرە و خۆپێگەیاندن ئەوانە دەکەن. چاڵاشیان نیە لە هەرێمی کوردستان، ئەمەش دواتر پێتان دڵێن بۆ چالاکی نییە. ئەم گروپی شەهیدانە وەکو وتمان دەبێتە بناغی دروستبوونی نەوەکانی سەلاحەدین ئەیوبی. ساڵی 2001 بەدواوە کە کێشە و مەشاکل لەناو هەرێمی کوردستان لەناو بزوتنەوەی ئیسلامی دروست بوو. سەرەتا ینی گروپەکان جیابوون و کۆمەڵ جیابەوە، ئەنسارە، هێزی دوو سۆران، ئەوانش خۆیان جیا کردەوە. تەحسین عەلی عەبدولعەزیز سەرپەرشتی دەکردن، ئەوە لە مەنتقەی بیارە و هەورامان ئەو مەنتقانە بوون، لەوێ بوون، لێ تەدریب و شتیان دەکرد و لێ ئەحکامی شەرعیان تەطبیق دەکرد لەوێ کە ئەوەی کە خۆیان بڕیان پێەیە. دوای ئەوەی کە هێزەکانی ئەمریکا لە 2003 بنکە و بارگاکانی ئەنسار و کۆمەڵ هەموو هێزانیان بردمان کرد، ئەوانە پەرتەوازی ئێران بوون، دواتر پەڕینەوە بۆ مەنتقەکانی پەڕینەوە لای مەنتقەی ئەفغانستان و دواتر پاکستان و ئەو مەنتقەی وەزیرستان کە هاو سنوورە لە بینی هەردوو وڵاتەکە لەوێ. ئەم ناکرێ ئەمە بۆ نکۆڵی لە ڕۆڵی تەحسین عەلی عەبدولعەزیز بکەین کە چوارەم منداڵی مامۆستا عەلی عەبدولعەزیز دەکە ڕابەری بزوتنەوەی ئیسلامیە. ئەم کوڕە یەک لە کوڕە وریاکان بوو، یەک بوو لەوانەیە کە باوشی زۆر ئیحتیمامی پێدایە، زۆر بایەخی پێدایە، زوو قوڕانی لەبەرکردیا، باز لەوەی دەکرێن نزیکەی 10,000 حەدیسی لەبەر بووە کە لەگەر کەس و کارەکەی ئاوارەی ئێران دەبن کرد لە ساڵی 1987 لەوێ سەرپەرشتی عایلەکەی خۆی دەکات. باوی دەڵێن مەبە پێشمەرگەی بزوتنەوە، سەرپەرشتی خێزانەکەمان بکە لە مەنتقەیان پێویستە و بیان پارێزە و ئاگال لێبی کە حیزبی بەعەز زەفەریان پێ نەبێتەوە ئەو مۆزوعانە. ئەم کوڕە زۆر دەبێتە جێی ئیحتیمامی باوکی. دوای ئەوەی کە ڕاپەڕین دروست دەبی و دێنەوە ناو شارەکان و شەڕی یەکێتی وزنەوە دروست دەبی، ئەم کوڕە سەرکەوتنی زۆر بەدەستدێنی لە شەڕەکان، بۆی دەبێتە جێگای متمانەی باوکی، دەبێتە جێگای سەرنج بۆ هەموو ئەو گەنجانی کە لە هەولێر و گەرمیان و مەنتقەی هەورامان ڕویان لە ناو بزوتنەوەی ئیسلامی کرد. کە وتم لە ساڵی 1994 ئەو ڕێکخراوە ئەوی هێزی شەیدان دروست دەکەن.
هەوڵ دەدەن پەیوەندی لەگەڵ کۆمەڵە سەرکردە و ینی کۆمەڵە گروپی ئیسلامی دیکە دروست بکەن. تحسین علی عەبدولعەزیز لە ساڵی 99 هاوسەرگیری دەکات لەگەڵ کچێکی مامۆستا ئەحمەدی کاک مەحموود دەوی غەڵەت نەبووم، نازانم ناوکەی وەکو خۆی ئەگەر داوای لێبوون دەکەم، بەس خوشی کاک سۆیبوانی لەلایە هاوڕێکمانە ڕۆژنامە نووسەر لە سلێمانی خەڵکیاڵە بزێنێ لەوێ لەو ئافرەتە 3 منداڵی دەوی ساڵی 99 کە ئەو کاتی تازە هاوسەرگیری کردی و تەحسینە دەچێتە شیشان لەوێ پەیوەندی لەگە گروپە ئیسلامیەکانی وێن دەردەکات لەگە مجاهیدەکان ئەوی کەم پیان لە مجاهیدنی شیشانی لێ بەتایبەت لەگە ئەبوو خەتابی پێدەرێن کە ئەسڵی سعودیە عێلاقەی دروست دەکات. دواتر دەچێتە ئەفغانستان لەوێ بلادن دەبینی ئەیمن زەواهیر دەبینی مەلا عومەریش دەبینی مەلا عومەری وەکوڵێ ڕابەری بزوتنەوەی تالیبان کە ئەوی کەس کۆچی دوایی کردووە کۆچی دوایی کردووە لەوێ بە حکمی ئەوەی کە کوڕی کابراایکی گەورەیە و باوشی ڕابەری بزوتنەوە ئیسلامی بۆ پێشتر کەسی دومی ناو بزوتنەوەی بۆ مامی ڕابەری بزوتنەوە ئیسلامی بووە مامۆستا عوسمان عەبدولعەزیز و مامەشی دیکەی ینی کەسی یەکەمی ئیخوانەکانی مەنتقەی هەڵەبجە بۆ مامۆستا سەدیق عەبدولعەزیز ئەوە هەموو کاریگەری هەبوو کەوەی کە لەناو تالیبان لەناو قاعیدە ڕێزی ئەو کوڕەی بگرن و پەیوەندیشی باشی دروست کردووە لەوێ لەگەڵ هەموو سەرکردەکانی قاعیدەوە دواتر کە دەگەڕێنەوە هەرێمی کوردستان ئەم منطقەی تەوێڵە و بیارە ئەو منطقانە دەگرن جیا دەبن لە گروپی ئەنسار بەجیا خۆیان پەروەردە دەکەن خۆیان پێدەگەینن لە ئێمام جەلال پەیوەندی لەگەڵ باشی دەبەستی پێ ئەڵێ دەبێ ئەو منطقەمان تەسمیل بکاتەوە ئێمە ئامادەینە سیلاحی دەوێ پارەی دەوێ خانی دەوێ پۆسی دەوێ هەرچی دەوێت لە سلێمانی دەدەینێ بەس واز لە دروستکردنی ئەمارەت و واز لە فکری خلافەتی ئیسلامی بین لەو منطقەی مامجلال چەند جارێک بە علی مامۆستا علی باوشی دەڵێکە ئەبێ ئەو کوڕە ئەو منطقەی چۆلکە بەڵام ئەو هەر سوور دەبی لەسەر ئەوەی کە ئەبێ ئەمارەتشی ئیسلامی ئەگەر لە گەڕەکەشی بێگە لە منطقەشی دروست بکەن یعنی پێش قاعیدە و یان عەفو پێش داعش و ئەو گروپانەی دیکە ئەوان ئەو کاتکردیان لە دروستکردنی ئەمارەتشی ئیسلامی کردەوە چەند جارێک هەوڵی کوشتنی دەدرێت جارێک هەوڵی کوشتنی بە ژەهر دەدرێت جارێک هەوڵ دەدرێت تانچی ئاو منطقان لە کاتی تانچی ئاو ئەوانەی شوێنی سەر ئاو دەستنوێش ئەوێ بتەقێنەوە بەڵام ئەو کوڕە زۆر وریا بووە زۆر ئاگای لە خۆ بۆ زۆر بە معلوماتیش بووە زوو زانیاری پێدەگات چەند جارێک خۆی دەپارێزی و لە هەوڵی کوشتن ڕزگاری دەوێت و ئەمن بە دوواداچنم بۆ ڕۆژنامەی ڕووداو کرد لەگە هاوڕێکان بکە کاک ساڵح و کاک سەلامان پرۆفایلێکم لەسەر پیاوی حازی کرد لە ئێشتش زۆر سەیرم بەدەست کرد ئەوەیە پێش ئەوەی کە ئەمریکا قەسفی منطقەی هاورامان کە ئەو معلوماتی لەلا بووە بە زۆربەی سەرکردەکانی ئەو منطقەی گوتێگوتی ئەمریکیەکان هجوومتان دەگاتە سەرێ ئەو ڕۆژنامە نووسانەی کە هاتوونە مقابلەی سەرکردەکانی ئەنسار بکەن ئەمانە ڕۆژنامە نووسین ئەمانە CIA ئەمانە CIA و خەڵکی دەستگای زانیارینە هاتوونە کەشفی منطقی بکەن و ئەوانە ڕۆژنامە نووسین بەسەرتان دادرن وفعلا کە لە مانجی سێ لە خەلیجەوە موشک بارانی منطقەی هاورامان دەکرێت هیچی ئەوان بەبەر ناکەون تەنها ئەوانی کۆمەڵی ئیسلامی شەهید دەبن کە بەداخۆ بزانم 42 پێشمەرگیان شەهید دەبی لەو قەسفەی هێزەکانی ئەمریکا بۆیە کە تێبگەن ئەم کوڕە زۆر وریا بووە دواتر دەپڕتەوە ئێران لەوێش مشکلەی دروست دەبی لەگەڵ شیعە و لەسەر مەسەلەی ئەو بابەتە فکریانێکە هەیە بەڵام ناچێتەوە منطقەی بەغدا و موسول لەگە ئەنسار خۆی تێکەڵ ناکە گروپەکەی خۆی هەدێلتەوە تێکەڵیان نابێت لەو ماوەی لە ئیمارات دەژی لەگەر شێخەکانی ئیمارات عیلاقی باشە ماوەک لە تورکیا دەژی وڵی وڵاتش دیکەشان پێوتم بیرم نمایە لەو چەند وڵاتانە دەژی پەیوەندی دروست دەکات لەگەر شێخەکان لەگەڵ قیادەکانی وێندەر بۆی کە دامی بکەن و ئەمیشە ئەڵێن جێگای سەرنج بوون ئەو کاتکە لە ناو بزوتنەوە ئیسلامی بوونە هێزی شەهیدان یا هێزەکەی تەحسینی مەلاعەلی هەم معاشیان باش بووە هەم جرک و بەرجیان باش بووە هەم سیلاحیشان هەبووە یعنی هەمیشە هێزەکەی خۆی تۆکمە کردیا ساڵی 2003 کە حکوومەتی بەعز دەڕوخێ و قاعدة يعني تنظيم القاعدة في بلاد الرافدين ديت أو منطقة أو مصعب زرقاوي دي أنا تحسين ملاعلي مشكلة دروز دبي لقى قاعدة أو بيوايا شري شيعة وسنة لزرري مسلمان أنا نابي وشرة بكره بويا ناميش رسمي بإمزاي خوي لبو أسامة بن لادن وإمام ظواهري دلي تيدا ببلغي شرعي الله كاك أم شرة زررة
مسلمانان زەرر دەکەن ئەوە شەڕی شیعە و سونە لە خزمەتی کەسدا نیە وا کۆمەڵک دەڵێ دەبێ دەستی ئەو کابرای بگری دەستی ئەبوو مصعب زەرقاوی بکری ناکرێ هەموو تەقینەوە بکەن ناو مەزارگەی شیعەکان لەناو شارەکە شیعەکان یان خەڵکەکە لەسەر بابەتی زۆر ئاسایی سەربڕین و مەسەلەی کوشتن و قەتڵ و عامەوانە دیارە لەو کاتیەوە ناکۆشی دروست دەبی لە ڕووی فکریەوە لەگەر ئوسامە بن لادن من بە دوواداچوونم کرد لێرە لەگەڵ براکەشی قسەم کرد لەگەر خوشکەکەشی لە کوردستان قسەم کرد نەمزانی وەڵامی ئوسامە بن لادن چییە بەڵام خۆتان دەبین ئەوان هە بەرداوام بوون لە خۆیان تا دواتر بووە دوای ئەبوو مصعب زەرقاوی ئەبوو عومەر بەغدادی دێ و ئەوی تر دوای ئەبوو بەکر بەغدادی دێ و خەڵکی دیگە داعش دروست دەبی دوای دەولەی ئیسلامی دروست دەبی بەرحاڵ ئەمە مۆزوعشی دوور و درێژە کاتی ئێمە نییە ئەمانە لە منطقەی ئەوتم بە دیاریکراوی کە دەستنە منطقەی سنووری ئەفغانستان و پاکستان لەوێ تەحسین مەلاعەلی لەگەر کچەشی ئازەری کچی شێخەشی گەورە هاوسەرگیری دەکا بۆی پەیوەندی کۆمەڵایەتی دروست بی لەگەر هۆز و قەبیلەکانی ئەو منطقەیە بۆی کە بە حکومەت کە حکومەتی تالیبان ڕووخایە بۆی خۆی شوێن و پێگەی خۆی بەهێز بکە کوڕەشی دەبی کوڕەکەی ناوی لێدرێن عەبدولعەزیز کوڕەکەی وەبزان مێستا نازانم ڕاستی لەکوێیە بەس ئەوەن دەزانم لە کوردستان نییە نەگەڕایتەوە لەوێش ئەوەی خۆیان دەبی بۆ نمونە قەسابی خۆیان جیا بووە مزگەوتی خۆیان جیا بووە معسکەری خۆیان جیا بووە زۆر شتی جیاوازی خۆیان هەبوو یعنی هەمیشە وەکو گروپێکی کوردی خۆیان جیاواز کردیا ئەمە پرسیارم کرد دەربارەی ئەوەی کە بۆچی ئەو گروپە چالاکی نەکردی لە کوردستان دژی هێزەکانی ئەمریکا دژی یعنی بۆ هەتا بچکە پارتی وچێتیان پێکافرە ئەو گروپە پرسیارم کرد لە خوشکەکەی منیرە خان کە ئەندامی مەکتەبی سیاسی جنۆی ئیسلامیە وتی لەسەر داواکاری بابی ڕەحمەتین وتی نابی چالاشی بکەی لە کوردستان مۆزوعی هەرێمی کوردستان جیاوازە دەچی چالاشی لۆخەل لە مووسڵ لەکوێ دەکەی داخلی ئەو شەڕە دەبی بەڵام نابی چالاشی بکەی لە هەرێمی کوردستان ئەوەش هۆکارێکە بۆی کە زۆر خەڵی لە میان پرسێ ئەڵێن بۆ ئەم گروپینەوەکانی سەلاحەدینی ئەیوبی نینە ئەڵێم هەر لەبەر ئەو مۆزوعەیە کە باوکی داوای لێ کردو نابێ چالاکی بکەن لە منطقەی هەرێمی کوردستانی عێراق ئەوە هۆکاری ینی بۆ کوشتنەکەی دوو ینی ڕەئیە جیاوازێ لەسەر ئەوەی ئایا بە تایبەتی ئەمریکا ئەو کەسەی کوشتیە یان کەسێکی دیکەی کوشتیە مانجی ڕەمەزانە بە دیاریکرای ببیرم نایە ساڵی 2011 وەڵی ساڵەکەم لەبیر چوو بەرحاڵ هەوڵ دەڵم بیدۆزمەوە بەس ئەو نظام بەرەبەیانی مانجی ڕەمەزانە ئەمە لەگەر سەرکردێکی قاعیدە بە ناوی ئەبوو قەتادەی کینی لێ بدەن لە گوگڵ ئەبوو قەتادەی کینی لەگەری و لەگەر شوفێرەشی کوڕەشی ڕۆژهەڵاتی و لەگەر کەسێکی دیکە لە ناوێک سیارەی دەبن بە فەرمانی ڕاستەوخۆی باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا بە فڕۆکەی بێفرۆکەوان لە منطقەی وەزیرستان دەکوژرێت ئایا قسەکە لەسەرەوەی ئایا ئەمریکا ویسیتی تەحسینی مەلاعەلی بکوژی یان ویسیتی ئەبوو قەتادە بکوژی ئەوە ئەو دوو مۆزوعە هەتا ئێستا ڕوون نەبوویتەوە چونکە لەو لیستی داواکراوانی ئەمریکا هەتا ئێستا ناوی تەحسینی تێدا نییە وەکو کەسێک کوژرابی ئەڵێن بنەماڵەکەی بە دوواداچوونیان کردووە چکە براکەی مەسئولی هەموو عیلاقاتی بزوتنەوەی ئیسلامی بووە و لە معارەزە لێرە بەناوبانگ بووە لەگەر لە ئاسی کاکوشار زێباری و دکتۆر لەتیف ڕەشید و ئەوانە لە معارەزە لە لەندەن لێرە دەوری هەبووە لە معارەزەی عراقی وەکو نوێنەری بزوتنەوە وەکو هێزی چەکدار کە لە بەژاری کۆبوونەوەی معارەزەی لەندەنی شکریە ئەو ئەڵێ ئەمە بە دوواداچوونمان کردیە ناوی تەحسینی لە لیستەکەی دانیە و ئەڵێ ئەمە نازانین ئایا ئەوان مەبەستیان ئەو بۆیان ئەوکەی تر بەرحاڵ یعنی ئەو لەگەر سەرکردێکی گەورەی قاعیدە لە منطقەی وەزیرستان دەکوژرێ و دواتر لە دوای خۆی ئەو گروپە بەیعەت بە سامان علی عەبدولعەزیزی برای دەدەن کە وەکو گروپەک ئەمن پرسیارم کرد دەربارەی ئەوەی ئایا ئەمەنە عیلاقیان لەگەر عایلیان ماوە عیلاقیان لەگەر بزوتنەوە مایە ئەڵێ ئێمە وەکو حیزب عیلاقەمان نییە لەگەر ئەو گروپە حەقمان پێدا نییە پێشمان وتومە نابی چالاشی بکەن لە هەرێمی کوردستان بەڵام ینی نامەنتەقیە کە کەسێک پەیوەندی نەبی لەگەڵ براو خوشکەکانی لەگە کەس و کارەکانی بەرحاڵ یان ئێستا ئەم گروپە هەیە ئێستا من نازانین ئایا لە چ منتیقەکەن دوای ئەو ئاڵوگۆڕەی لە ئەفغانستان ڕوویدا ئایا ئەوانە دێنەوە ئەفغانستان ئایا گەنجی دیکە پەیوەندیان پێوە دەکا دێنەوە منطقەی هەورامان
يعني بەرحاڵ يعني ئەوانە مۆزوعی گروپی نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی کە لە تەلگرام زۆر چالاکن ئەم متابعەم کرد ڕۆژانە ئەوانە ئەڵێن کاکە ئێمە بە خێرایی خەڵک تەکفیر ناکەین بەڵام ئەو خەڵکی کە کوفر دەکا یان کە بڕوا یان بۆ شرک دەکا بە ئاسانیش وازی لێ ناینن کتێبەشێ تحسین مەلاعەلی بە ناوی بەیداغنامە کتێبەکە ئەلکترۆنیە باسی دروستبوونی وەکو منهەزەکە لە بۆ دروستبوونی گروپەکەی خۆی باز دەکا ئەوە بزانام چ2 لاپەڕەیە ئەم بەسەریعی خینمەوە زیاتر تەرکیز لەسەر ئەو مەنتقەی بوو کە باسی حیزبە ئیسلامیەکان و باسی پارتی چێ دەکا ئەوە پارتی چیتیان پێ کافرە حیزبە ئیسلامیەکانیش کۆمەڵ و ئیسلامی و هەتا بزوتنەوە ئیسلامیشان پێ گومڕاو لادەرە چکە بزوتنەوە ئیسلامی کە براکەی کەسی یەکەم بوو بەشداری حکومەتیان کرد وەزارەتیان هەبوو وەزارەتی ئەوقاف لە لایوان بوو خۆتان دەزانن بەشداری هەڵبژاردن دەکا قەناعەتی بە پرۆسی سیاسی هەیە ئەوان ئەو ڕەئیان هەیە ئایا ئەفکارەکانیان گۆڕانکاری بەسەر داهاتیە ئایا لە گۆڕانکاری ئیقلیمی دێنەوە سە سنوورەکان ئایا ئێران بەکاریان دەوێنێ وەکو چەکێک دژی حیزبەکانی یعنی حکومەت هێرێمی کوردستان و پارتی وێچێتی چونکە ئەمە بەس مۆزوعی شەڕ نییە مۆزوعی ئیقلیمی گەورەی تێدایە من ئەوڕۆ خەڵکم زۆر بینی باسییان لەو کردیان گوت تاو گروپی هاوشێوی تاالبانی لە کوردستان دروستبیین زەحمەتە چکە باسی دەوڵەت ئیقلیمیە ئەگەر ئێران و تووچە مەیلیان لەسەر نەبی شتێک ڕوونادە لەو منتیقەی هەتا و لەحزێک ئێمە گفتوگۆ دەکەین لەو لایبە تورکیا و ئێران باشترین ینی بەدیلیان بۆ پارتی وێچێتی پێنیە لە منتیقەکە و لە پارتی وێچێتیشان باشتر دەست ناکەوی بۆی ئەمە دەبی هەرێک لە ئێمەمانان ئەو مۆزوع بەهەن وەگری چکە ئەوەی هەر ئەوە نییە جەماعەتی تاالبان بە پیاسە بێن شار بە شار بگرن هەتا بگەنە کۆشی کۆماری و ئەو هەم منتقە بە سەریعی چۆل بکرێ و یان بەبێ ئەوەی پەنجە یەک دیپلۆماسی ئەمریکی بەخیندابێ بۆیە ئەمە قسەکەمان زیاتر لەسەر مۆزوعی گروپی نەوەکانی سەلاحەدینی ئەیوبیە من نازانم بەڕاستی ئەوانە ستراتیژیان چییە بەرەو چێ دەڕۆن بەڵام ئەوڕۆ متابعەم کرد دیسا توندن یعنی کابرایشان هەیە وتارێکێ بەنای ئەبوو عەبدوڵای گۆمەشینی وتارێکی زۆر توندی هەیە لەسەر کۆمەڵ و یەکگرتوو لەسەر حیزبەکانی کوردستان بۆی ئەمە نازانین ئەوان گۆڕانکاریان بەسەردا هاتووە یان نهاتووە استفادیان لە تەجروبەکانی خۆیان وەگرتووە نەگرتووە بڕیان بە پرۆسی سیاسی هەیە یان چاوەڕێ دەکەن بۆکوڵێ فەوزایەک دروستبی لەو منتقە خۆیان پێدا بکەن هەموو شتێک لە سیاست واریدە و قابلی ڕوودانە هیچ شتێک مستەحیل نییە بەڵام حەزم کرد هەر ئەو زانیاریەیە کە لەگەڵ ئێوە باسی بکەم قسەی لەسەر بکەم وڵی نازانم پرسیار و شتەکانم نەبینی من سوپاسان دەکەم بۆ کە جێگرتنتان هەوڵ دەنم پێشی ئەوەی کە چاوەڕێمان کورتی بکەینەوە بۆی کە ئەگە بۆ هاوڕەکانتان نات بە باشی بگە هەوڵش دەدەم ئەو پرۆفایلەی تەحسین کە پێشتر حساب کردبوومان ئەویشتان بۆ دادەنێم من سوپاسان دەکەم ئەگەر هەر بەڕێزێک پێشتر پرسیارێک کردبی لە خوارەوە پرسیار لەوانەیە هاتبی تاوا کاک دێشت قسەیەکی مەعقولە ئەڵێ زۆر نامەنتیقیە فەرمانی خوایە قسەکە لەسەر ئەوەیە چۆن فەرمانی خوای گەورە ئایا ئەوەیە کە بین تەقینەوە بکەی لە کوردستان و خەڵک کوژی و ئەوانە وەنیە ئەمە قسەیەکە زۆر سپاس هاوڕێیان خوا ئاگادارتان بی سپاس بۆی کە لەگەڵ من بوون لەو لایڤە